بە بەبراوی $50 کارتی مۆبایل تەنها بە سەبسکرایبکردنی ئەم کەناڵە. هەر ئێستا سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆی بنووسن کە لینکەکەیم بۆتان داناوە. ڕاستەوخۆ ناوتان دەچێتە تیر و پشکێکەوە بۆ بردنەوەی $50 کارتی مۆبایل. کاتێک کەناڵەکە دەگاتە 17,000 سەبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا و کارتەکان بەسەر 5 کەسیشدادا بەش دەکات. ئەو هەلە لە دەستی خۆتان مەدەن، هەروەها کەناڵێکی زۆریش جوانە، هەمیشە لایڤ ڤیارەکانی تێدا دەکاتەوە. دڵنیابن لە سەبسکرایبکردنی ئەم کەناڵە پەشیمان نابنەوە. NCT Ken معنای ناوەکەیان چییە؟ ئایا سەرکەوتون یاخود نا؟ تا چ ڕادەیەک خەڵک خۆشیانی دەوێ؟ ئایا لە کوردستان هەواداریان هەیە یاخود نا؟ بۆ دەستکەوتنی ئەم وەڵامانە ئەوە تا کۆتایی ڤیدۆکە بینەربە. سڵاوتان لێبێ هەوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدۆیەکی نوێدا گەڕامۆلەی ئێوەی ئازیز و خۆشەویست. NCT گروپێکن لە گەنجانی کۆریای باشوور، ناوەکەیان کورتکراوەی ئەم ڕستەیەیە، نیو کلتور تەکنۆلۆجی، کە باوادای تەکنەلۆجیای ڕۆشنبیری نوێدەیە. هەروها بریکاری SM ئینتەرتەیمنت ڕوونکردنەوەی داوە کە NCT پێناسی گروپێکە کە ژماری ئەندامەکانی تەواوبوونی نییە. هەروها چەندین گروپی تری لەم شێوەیە دروست دەکرێن لە ناوچە جیاوازەکانی جیهاندا و ئێستاش زانیاری گشتەکانتان دەربارەی ئەم گروپە پێدەڵێم. ژماری ئەندامەکانی ئەم گروپە لە 21 کەس پێک دێن و لە ساڵی 2016 دەستیان پێکردووە و کارەکەشیان دەربارەی گۆرانی وتنە، زۆرەکەشی کەیپۆپە و کۆمپانیای بەرهەمهێنەری ئەم گروپە ناوی SM ئینتەرتەیمنتدا. هەروها ئەم گروپە چەند لقێکی جیاوازی لێبۆتەتەوە و ئێستاش بە پێناسەیەکی لقەکانی گروپی NCT بکەم. یەکەم جار NCT یەکەم دەرکەوتنیان لە NCTU بەرهەمهێنا لە ساڵی 2016 و 5 کەس لە ئەندامانی گروپەکە بەشداریان کرد لە بەرهەمهێنانی یەکەم دەرکەوتنیان، ئەوانیش تایل و تایۆنگ و دویۆنگ و تین و زایهۆن و مارک. و دووەم لقیان بریتیە لە NCT 127 کە بە لقە سەرەکیەکە دادەنرێ کە خاوەنی ئەندامی جێگیرین بەڵام دیاری کراو نین، واتە ئەگەری هەیە لە هەر کاتێکدا بێ کەسانی ترش بێنە ناو ئەم گروپەوە و ماناکەشیان ئەوەیە کە ئەوان لە ڕێگەی ئەم گروپەوە دێنە بەرچاوی هەموو جیهان. ئەم لقەش بە هەمان شێوە لە ساڵی 2016 دامەزراوە کە بەواتای چەند مانگێک دوای دامەزراندنی یەکەم لقیان. هەروها ئەلبومێکی بچووکشان دامەزران بە ناوی فایر تروک و بەپێی ئەو زانیاریانەی کە دەستم کەوتووە ئەم گروپە لە سەرەتادا خاوەنی 7 ئەندام بوو، بەڵام ئێستا خاوەنی 10 ئەندامە و زۆری گۆرانیەکانیان هیپ هۆپ و کەیپۆپە و ناوی ئەندامەکانشی بەم زۆرەیە: زایهیون، یۆتا ناکاموتو، تایۆنگ، وینیۆن، زۆنگو، زۆنی، هایچان، مارک لی، دویۆنگ، تایل. و لقی سێم بریتیە لە NCT دریم کە تێگەیشتنێکی باشیان هەیە و بە زۆری بەرهەمەکانیان پێشکەشە بۆ کەسانی کە خاوەنی تەمەنێکی دیاری کراون، ئەویش تەمەنی لاوێتیە و ئەندامەکانی ئەم گروپە ئەندامی جێگیر نین و بەم هۆیەشەوە خاوەنی سەرۆکێکی تایبەتی نین لە نێو ئەندامەکانیان چونکە جێگیر نین و ئەمەش زیاتر ئەو ئەندامانە دەگرێتەوە کە تەمەنیان لە نێوان 14 بۆ 19 ساڵیە، واتە کاتێک ئەم ئەندامانە دەگەنە تەمەنی 20 ساڵی لەم گروپە دەردەچن و دەچن کارەکانیان لەگەڵ گروپی تردا تەواو دەکەن و ئەگەری هەیە چەندین ئەندامی تر زیاد بکرێنە ناو ئەو گروپەوە. ئەم گروپە یەکەم دەرکەوتنیان لە گۆرانیەکدا بوو بە ناوی چیۆنگ گوم کە بە هەمان شێوەی لقەکانی تر لە ساڵی 2016 دامەدرا و ئەو کات ئەندامەکانی ئەم گروپە لە 7 کەس پێک هاتەبوون، دواتر ژمارەیان کەم بۆیەوە بۆ 6 کەس، ئەویش بەهۆی ئەوەی کە جەیمن تووشی پێکانێکی قورس بوو و چۆیە دەرەوە لە گروپەکە، بۆیە بەبێ ئەو ئەلبومێکی تریان دروست کرد بە ناوی ویۆنگ. دواتر لە ساڵی 2018 گەڕایەوە ناویان و چەند ئەلبومێکی تریشیان دروست کرد. لقی چوارەمیان بریتیە لە NCT ویڤی کە لقی چینیە. ئەم لقەیان لە ساڵی 2018 دامەزراند و یەکەم دەرکەوتنیان لە ساڵی 2019 بوو لە گۆرانیەکدا بە ناوی ڕیگۆلار. هەروها ئەم لقەش لە 7 ئەندام پێک هاتوونە، ئەوانیش بریتین لە کون، تین، وینوین، لوکاس، شیاوجون، هێندری و یانگ. سیستەمی NCT یارمەتی دەدا کە بێزار نەبیت لێیان چونکە هەمیشە نوێکاری دەکەن و ئەندامی نوێ پەیدا دەکەن و چەندین مەبەستی جۆرا و جۆریان هەیە کە وات لێ دەکا هەمیشە بە پەرۆشەوە بی بۆ بینینی بەرهەمە نوێیەکانیان
و توانیویانە بەو سیستەما جێگەی خۆیان لە نێو دڵی خەڵکیدا بکەنەوە. ئێستاش هەموو ئەندامەکانی NCT-تان پێدەناسێنین. یەکەم، جای هیون، ناوی تەواوی جۆنگ یونگ ئووە کە ناسراوە بە جای هیون لە مانگی 2 ساڵی 1997 لەدایک بووە و گۆرانی بێژێکی سەرەکی و دانسەرە. بەشداری کردووە لە 2 لقی NCT کە بریتین لە NCT 127 و NCTU. جای هیون لە سیئۆلی کۆریای باشوور لەدایک بووە، دواتر لە ویلایەتی کۆنیتێکت ژیاوە لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا، بۆیە بەو هۆکارە زمانی ئینگلیزی بە باشی دەزانێ. باڵای 180 سانتیمەترە و کێشی 63 کیلۆگرامە. دووەم، تایۆنگ، لە مانگی 7 ساڵی 1995 لە سیئۆلی کۆریای باشوور لەدایک بووە. ناوی تەواوی لی تایۆنگە و ڕاپەرێکی سەرەکی و دانسەرێکی سەرەکیە، هەروەها گۆرانی بێژێکی کۆریە، باڵای 175 سانتیمەترە و کێشی 57 کیلۆگرامە. ئەندامێکە لە NCT و سوپەر M. سێم، لۆکاس، ناوی تەواوی وۆنگ یۆنگ هیە، لە مانگی 1 ساڵی 1999 لە هۆنگ کۆنگی چین لەدایک بووە و تەمەنی لە ئێستادا 21 ساڵە. گۆرانی بێژ و ڕاپەرە، باڵای 183 سانتیمەترە، هەروەها نمایشکاری زلوبەرگیشە و ئەندامێکە لە NCT و چەند لقێکی، ئەوانش NCTU و NCTVV، هەروەها ئەندامیشە لە سوپەر M و SM ئینتەرتەیمنت. چوارەم، جەیمن، ناوی تەواوی ناجەیمینە و ناسراوە بە جەیمن، گۆرانی بێژ و ڕاپەرە، هەروەها نووسەری گۆرانیە و ڕۆڵگەیڕێکی کۆریای باشوورە، هەروەها ئەندامێکە لە NCT و بەشداری لە لقی NCT دریم کردووە. لە مانگی 8 ساڵی 2000 لەدایک بووە، تەمەنی 19 ساڵە و باڵای 177 سانتیمەترە. پێنجەم، مارک لی، ناوی تەواوی مارک لیە، گۆرانی بێژ و ڕاپەرە، هەروەها گۆرانی بێژێکی کەنەدیە لە کۆریای باشوور دەژێ و ناسراوە بەوەی کە ئەندامێکە لە گروپی گەنجانی کۆریای باشوور NCT و ئەندامێکە لە NCTU، NCT دریم و NCT 127. لە مانگی 8 ساڵی 1999 لە تۆڕۆنتۆ لە کەنەدا لەدایک بووە، تەمەنی 20 ساڵە و درێژی باڵاشی 174 سانتیمەترە. شەشەم، جی سیۆنگ، ناوی تەواوی بارک جی سۆنگە، لە 5 مانگی 2 ساڵی 2002 لە کۆریای باشوور لەدایک بووە و لە ئێستادا تەمەنی 18 ساڵە. گۆرانی بێژ و دانسەری سەرەکیە و بچووکترین ئەندامی گروپەکەیە، باڵای 180 سانتیمەترە و کێشی 50 کیلۆگرامە. حوتەم، یوتا ناکاموتو، ناوی تەواوی یۆتا ناکاموتووە، لە 26 مانگی 10 ساڵی 1995 لەدایک بووە و لە ئێستادا تەمەنی 24 ساڵە، باڵای 176 سانتیمەترە، ئەندامە لە NCT 127 و ئەندامیش بوو لە SM ڕۆکیس. هەشتەم، هایچان، ناوی تەواوی لی دۆنگ هیوکە، باڵای 174 سانتیمەترە، لە 6 مانگی 6 ساڵی 2000دا لەدایک بووە، ئەندامە لە NCTU، NCT دریم و NCT 127. نۆیەم، تین، ناوی تەواوی چیتافۆن لی چایە لاین پۆڕنکۆڵ کە ناسراوە بە تین، ئەندامە لە NCTVV، باڵای 170 سانتیمەترە، لە 27 مانگی 2 ساڵی 1996 لەدایک بووە، گۆرانی بێژ و دانسەرێکی تایلەندیە کە لە بنسینەدا چینیە و چالاکی هەیە لە کۆریای باشوور. یەکەم دەرکەوتنی لە ساڵی 2016 بوو لە لقی NCTU، هەروەها ئەندامیشە لە NCTVV. دەیەم، جونی، ناوی تەواوی جۆن جونسووە، لە مانگی 2 ساڵی 1995 لەدایک بووە کە تەمەنی لە ئێستادا 25 ساڵە و باڵاشی 184 سانتیمەترە، ڕاپەرە و ئەندامە لە NCT 127. یانزەم، جینیۆ، ناوی تەواوی لی جینووە، لە 23 مانگی 4 ساڵی 2000 لەدایک بووە و لە ئێستادا تەمەنی 20 ساڵە و باڵای 177 سانتیمەترە، ئەندامیشە لە NCT دریم. دوازدەیەم، جۆن گو، ناوی تەواوی کیم جۆن ووە، لە مانگی 2 ساڵی 1998 لەدایک بووە و لە ئێستادا تەمەنی 20 ساڵە، هەروەها ئەندامە لە NCTU، NCT 127. سیازدەیەم، دو یۆنگ، ناوی تەواوی کیم دۆنگ یۆنگە، لە مانگی 2 ساڵی 1996 لە کۆریای باشوور لەدایک بووە و لە ئێستادا تەمەنی 24 ساڵە و باڵاشی 178 سانتیمەترە. چواردەیەم، وین وین،
ناوی تەواوی دۆنگسی چینگە لە مانگی دەی ساڵی 1990 لەدایک بووە و لە ئێستادا تەمەنی 22 ساڵە، باڵای 178 سانتیمەترە، هەروها ئەندامە لە NCTU، NCT Weavy و NCT 127. پازدەیەم تشینلی ناوی تەواوی ژۆن چێنلیە، گۆرانی بێژ و نووسەرە، هەروها ڕۆڵگەیڕێکی چینیە و لە ئێستادا لە کۆریای باشوور دەژێ. لە مانگی 11 ساڵی 2001 لەدایک بووە و لە ئێستادا تەمەنی 18 ساڵە و باڵای 178 سانتیمەترە و ئەندامێکە لە NCT Dream. 16م ڕینجون ناوی تەواوی هۆنگ ڕینجونە، لە مانگی 3 ساڵی 2010 لەدایک بووە و لە ئێستادا تەمەنی 20 ساڵە و ئەندامێکە لە NCT Dream. 17م تایل ناوی مۆن تایلە، لە مانگی 6 ساڵی 1994 لە کۆریای باشوور لەدایک بووە، باڵای 171 سانتیمەترە، ئەندامە لە NCTU NCT 127. 18م کون ناوی تەواوی کیان کونە، گۆرانی بێژ و نووسەر و بەرهەمهێنەرە و ئەندامە لە NCT Weavy و NCTU. لە مانگی 1 ساڵی 1996 لەدایک بووە و لە ئێستادا تەمەنی 24 ساڵە و باڵای 178 سانتیمەترە. 19م هەندری لە مانگی 9 ساڵی 1999 لەدایک بووە و لە ئێستادا تەمەنی 20 ساڵە و ئەندامە لە NCT Weavy و هەروها SM Rockies. 20م یانگ لە مانگی 10 ساڵی 2000 لەدایک بووە و لە ئێستادا تەمەنی 19 ساڵە، ئەندامێکە لە NCT Weavy و SM Rockies. 21 زیو لە مانگی 8 ساڵی 1999 لە وڵاتی چین لەدایک بووە و لە ئێستادا تەمەنی 20 ساڵە و ئەندامێکە لە NCT Weavy و SM Rockies. بە کورتی NCT بووە خاوەنی خەڵاتی باشترین گروپی نوێ بۆ ساڵی 2016. NCT گروپێکە کە سندلقێکی لێبۆتەوە، هەروها ئەندامی زۆریان هەیە و ئەگەری هەیە لە داهاتوودا زۆر ئەندامی نوێتر پەیدا ببن و هەر لقێک لە NCT تایبەتە بە بیر و ڕای چەند بەشێکی گەنجانی کۆمەڵگا و هەر لقێکی خاوەن پێناسەی تایبەتی و دروشمی تایبەتی هەیە، هەروها بیرۆکی دروستکردنی ئەم لقانە دەگەڕێتەوە بۆ سیستەمی NCT، چونکە کاتێک کە سندلقێکی جیاوازیان لێ دەبێ واد لێ دەکەن بێزار نەبی لێیان و ئەگەر هەواداریان بی دواد لێ دەکەن هەمیشە بە پەرۆشەوە چاوەڕوانی بەرهەمە نوێیەکانیان بکەیت و هەروەها هاوشێوەی گروپەکانی تری وەکو BTS و Blackpink چونەتە نێو دڵی زۆرێک لە گەنجانی کۆمەڵگا لە ناوچە جیاوازەکانی جیهانەوە و بێگومان بە کوردستانی خۆشمانەوە، چونکە ئەم ڤیدۆیە بەهۆی داواکردنی لەلایەن گەنجانی کوردەوە دروستم کردووە. بێگومان NCTش لە ئێستادا ئاستێکی زۆر باشی تێپەڕاندووە و سەرکەوتنەکەیان لە ئاستێکی بەرزدایە و لە داهاتوودا لەوانەیە سەرکەوتوتریش ببن. لەوانەیە ئەگەر تۆ کەسێک بی هەواداری ئەم گروپە نەبیت، بەڵام پرسیارێکت لەلا دروست دەبێ هۆکاری چییە بەم شێوەیە لە لای گەنجان خۆشەویستن؟ وەڵامەکەی وەک هاوشێوەی BTSە، ئەوان کللتورەکانی خۆیان لە کلیپەکاندا نیشانی گەنجەکانی کۆمەڵگا جیاوازەکانی جیهان دەدەن و لەبەر ئەوەی کللتوری ئێمە جیاوازە لە کللتوری ئەوانەوە، ئەوە بەو جۆرە بەرهەمەکانیان دەبێتە مای سەرنج لە لای ئێمە و تەنانەت ئێمەش ئەگەر گەنجە بە تواناکانمان هەڵسن بە نیشاندانی کللتوری کۆمەڵگاکەمان لە ڕێگەی بەرهەمە هونەریەکانەوە، ئەوە ئێمەش هاوشێوەی ئەم گروپە کۆریانە لە چەندین وڵاتی جیاوازەوە هەوادار لە خۆمان کۆ دەکەینەوە، چونکە تواناکانی هونەری ئێمە و کللتورەکانی ئێمە جیاوازە لە کللتورەکانی ئەوان. بەو شێوازە دەتوانین ئێمەش ببین بە جێگای سەرنجدان لەلایەن کۆمەڵگاکانی ترەوە. بۆیە ڕاستە شتێکی خۆشە ئەگەر پشگیری گروپە جیاوازەکانی وڵاتانی تر بکەین، بەڵام نابێ ئەو پشگیریە بگاتە ڕادەیەک کە کللتوری نەتەوەکی خۆمان لە بەرچاو ناشرین ببێ. بۆیە لێرەوە پێت دڵم هەوادار بە، بەڵام بێگانە پەرستیش مەبە و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم کەن و هەروها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش سالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەت بگا بە دەستان و لە بیرشتان نەچێ هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.